پێشەنگاکە کتێبی باشی تایە ئەوەی کە من بینیم لێرە بەشداروی خانمی تیا بوو خانمی باش هاتبوو کتێبیان کڕی و منیش خۆم کتێبم پێشکەش کرا دەستیان خۆش بێت ئەوەی کە داشکاندن ئەکرێت بۆ کتێبەکان شتێکی باشە چونکە وەرزی هاوینەوە و کاتی بەتاڵ زیاترە ئەکرێت کتێب خوێندنەوە زیاتر ببێت بۆی کردنەوەی ئەم جۆرە پێشەنگانە ینی هێنانە ناوی کتێبی تازە دەرچوو باشترێکە خەڵک ئەیبینێت ینی خوێنەری زیاتر ئەبێت و ئەشکرە کتێبە کۆنەکانی کە کۆمەڵێکە سوودیان لێوەرگرتووە پێشتر خوێنویانەوە ئەزمونیان لەگەڵ کتێبانەیە هەیە لێرە دیسان عرض بکرێت بۆی یەک بە یەکیە ناسێن و ئەوان سوودیان لێوەرگرتووە کەسی کە سوودی لێوەرەگرێت هەڵەبجە بۆ بەناوبانگە کە پێشتریش لانکەی ڕۆشنبیر و شاعیران و خوێنەران بووە بەڵام بەداخەوە گەنجی ئێستا هەست دەکەم تۆزە دوورکەوتونەتەوە لە کتێب هەرچەند پێم وایە هیچ تەکنەلۆژیایەک ناتوانێت جێگەی کتێبمان بۆ بگرێتەوە بۆیە داوا لە گەنجەکان و تەواوی خەڵکەکەم کە ئاش ببنەوە لەگەڵ کتێب بەکاربێنن بخوێنەوە خۆیان ڕۆشنبیر بکەن ئەم بەڕاستیم کردنەڤاڵانش دەرفەتێکی باشە چونکە داشکانی تایە داشکان کراوە بۆ کتێبەکان کتێبی باشی تایە نووسەرە باشەکانی تایە هیوادارم لە ڕۆژەکانی ترە زیاتر گەنجان و ڕۆشنبیران ڕووبکەنە ئێرە و کتێبەکانی دڵخوازی خۆیان بکڕن و